وەختتان و خێر خەڵکە کوردەوار امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمڕۆ وعدەوا بوو کە من تۆزێ زووتر بێم و ئەم دیبێتە تەحلیلیە بکەم. ناساق بووم و تۆزێک ئەحساسەکەم تووشی مەسمومیەتە قەزایی بووم و باعث بوو کە نەتوانم لەسەر وەختە مناسبە بێم و دیبێتەکەم بدەم. أما الوعد وفاء ومن محاولة كم كتاويك بتوانم و سلامتي مازال إجازة بدات ديبيتك جيبك من دو ديبيت مهم بزوان فارسي أويد واللي متأسف أنا اتفاقات روندك جوريك الرواتة بروكا من مجبورم سرتا دیبێتە کوردیەکان بکەم و پاشان بە تەورە مفەسەڵ بێ مەسەلە دیبێتە فارسیەکان بۆ خاتری ئەوەی کە ئێمە خەریکین ڕوبەڕوو ئەبینەوە پەکە تەحەوڵاتە گەورەیەک کە لە تاریخ ئێمە بێوێنەس و ئەم بەرگە تاریخە ئەگەر ئەم جارە لەم پێچە ئێمە نەیگرین نابودی ئێمە نابودیەکی قەتعی و حەتمی ئەوێت. بەلەوێ بڕۆمە ناوە ئەمە من ئەمڕۆ فیلمێکم دانیا لە کوڕە ئایەتوڵڵاه ئەمجەد. کوڕە ئایەتوڵڵاه ئەمجەدێک کە 9 دقیقە قسە ئەکا و من تێمە سەرە تەفسیرە قسەکانە ئەم ئاغا ئەمما پێشووتر بابزانن دەوڵەتە ئێرانی بە شدت خەریکە پرۆسەیە جێنشینیە عەلی خامنەئی و گۆڕینە ڕەوایەتە جمهوریە ئیسلامی ئەواتە بەرۆ 4 ساڵ لەمەوبەر و هیچ کەسێ فکری نەئەکرد کە ئیمکانی هەست دەوڵەتە ئێرانی تەغییرە ماهیەت بدا. بزانن ئەوەی لە زەهن مەردمە موجود بوو ئەمە بوو کە نظامە جمهوریە ئیسلامی نظامێکی شیعی ئیدئۆلۆژیکی ئیسلامیە باوەڕمەند بە ئارمانەکانە ئینقلابی خۆیەسی کە شعاریان لێدا و لە دڵت جامعەیە سنەتی ئیسلامی هات کەسە دەرۆ و دەرپەیە ئینقلابێکی مەردمی قودرەتی گرتە دەسەوە. تحقیقاتە من و خوێندنەوەی من سەبارەت بە ڕەوەندە داگیرکاریە سەرزەمینە کوردەوار ئەمەی بە درۆ خستەوە. ئەنچێکە لەم سەرزەمینە اتفاق کەوت ئینقلاب نەبوو، ئەنچێکە لەم سەرزەمینە جێبەجێ بوو ماهیەتە واقعی سەرزەمینە ئێمە نەبوو. دەوڵەتە ئێرانی کۆرپۆریشنت دەستکردە جوولەکەی جیهانی و دەوڵەتە بریتانیا و کۆرپۆریشنە ئەمریکایی بوو، هەروەکو عێراق و تورکیە و سووریە. ملەتێک بەناوە ملەتە فارس موجود نەبوو، ملەتێ بەناوی ملەتە تورک موجود نەبوو و ئەمانە لە تەی 100 ساڵە ڕابردووە بە ڕەوەندە سیستەماتیکە دەوڵەت ملەت موجودیەتیان پەیا کرد و لە پشتە پرۆژەهای جۆرا و جۆرە تەزریقیان کردناوە توودەیەکی عەزیمی جەمعیەتی خەڵکە کوردەوار و خەڵکە کوردەواریان بەم مەسیرەگەیاند کە من ئەمشەو ڕەوەندێک و بەشێکی بەحسەکە. ئەم دیبەیتە ئێشێت بە فارسیش بکرێت بۆ خاترێەوەی مابەقی خەڵکەم سەرزەمینە کە لەم گۆرانیەی منە تێناگەن بتوانن لێ تێبگەن. خانمە فائقەی ئاتەشین، خانمە گوگوش، خانمە فائقەی ئاتەشین فاحشە سلبریتیە پاپخانە دەربارە پەهلەوی و دەربارە جمهوری ئیسلامی مەتەرسەکە نظام سوڵتان. ئەم خانمە تەرانەیەکی خوێندەگە بە یەک و گوێی ئەدەین و من معنیە تەرانەکەتان بۆ ئەەکەمەوە. ئەمانە هەمزەمانە کە ئەجیمە جیلا تەرەجیە داستانە قەتڵ ڕۆحوڵڵا زەمان. ئەمانە هەمزەمانە کە ئەجیمە جیلا تەرەجیە فولە کەڕناکردنە گروپێکی ناشناسە ئەرتەشیان و فەرزەندانە ئیرانە بزرگ کە ئاغای عەلیە جوانمەردیە مەئمورە دەستگاهای ئەمنیەتیە یاڵەتە متحدەیە ئەمریکا و ئێران بڵاوی ئەکاتەوە تەحتە ناوە جایزەیە 50,000 دۆلاری. خونخواهیە ئاغای ڕۆحوڵڵا زەم و تەبدیلکردن ڕۆحوڵڵاه زەم بە
شهيد للايان آية الله أمجد وكر آية الله أمجد وحمليك بسابقة بشخص علي خامنئي توسط خانواده آية الله أمجد لولا وعلي جوان مرديك باصطلاح قومي اتنيشيشي كرد برساختان لولا و آية الله كي درس أخلاق بيجي حوزية علمية قم وكركي لولا وغيبونا غاية روح الله زم خليكة زمزمهاي تغيير رواية جمهورية إسلامية رقم من مجبور من خلال دي بيتك هرزقاهيك أم دمنو شبخهم داخ بو وفرياي دي بيتكنا كود ودير وقت أبو بس إما بودس بيكين وأروينا وروان داستانك خانم گوگوش فائقی آتشین ترانه‌ای شود که بناوه حریق یعنی آگر بابریم زن نجی چی خانم گوگوش به پشت سر نگاه نکن دلت میگیره همسفر خاطره های خوب تو بردار و با خودت ببر به پشت سر نگاه نکن دلت میگیره همسفر خاطره های خوب تو بردار و شتکی هوا ببر با خودت ببر پشت سر تماشا مکه هاو سفر توجه کی؟ خب گورانی ناوی حریقه ویدیو کلوب لمالکی سوتیاگا گیریاگا ببخشین ویدیو کلیب لمالکی سوتیاگا گیریاگا و ئاوا دەست بەیەکە تماشای پشتە سەرەمەکە بە کێژێ بە من و تۆێژێ لەگەڵ زەمیرە ناخوداگاه من و تۆ خەریکە قسەکە ئەم دەرانە بردار و با خودت ببر بذار فراموشم بشه کی خونم و آتیش زد بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده پشتر تماشا مەکە خاترات خۆشەکەت بووە لەگەڵ خۆتە و بڕۆ با لە بیری بکەی کێ ماڵەکەی توی ئارداگە لە بیری بکەی تەوەجۆ بکە با لە بیری بکەی خاترە خۆشەکانە بۆ خۆت هەڵگرە و لا مەکەرۆ ئاوڕ مەدەرۆ لە دوا کای کۆنەوە با مەکە قسە مەکۆرێن و قسە فرە چوڵکەی تێ بدەی بۆی هەڵەسێ مەکە تماشای پشتە سەرە مەکە خانمە گوگوشێژێ تەوەجۆ بکە تو هم بیا و مثل من برود نیار حالت بده برود تو هم بیا و مثل من برود نیار حالت بده بێروگە هەر حاڵمان خراوە گشتمان و وەزمان خراوە و قەیناکە و فەرامۆشیکە و مێریە بیر و خۆت حاڵە خراوە و ڕووی خۆت مێرە حاڵە خراوە و تەوەجۆکەی توش وەکو من بکە نیار حالت بده برود نیار که تو دلت امید تو آتیش زدن برود نیار کە تو دلت ئومیدە تۆ ئاتیش زەدەن وەڕووی خۆت مێرە کە لە ناوت دڵ تا ئومیدەکان تیان سووتاند بەڕووی خۆت مێرە بێخیاڵی برود نیار کیا خوبم برود نیار کیا بلم برود نیار کیا خوبن
بروت نیار کیا بدن ها وەڕووی خۆت مێرە کێ خاسەکی خراوە خاسی خراوی نییە وە تۆ چی سەرە بکە خوار و ئاوڕێ مەدەر و سوود وە دەرەک و چواردانە خاترەی خۆشی لێ بێرە دەر و وەکو من توێش وەڕووی خۆت مێرە هەڵە خراوە ئەمە خانمە گوگوشێتی دوای 70 ساڵ زەنیکەیە فاحشەیە سلبریتیە جوولەکە خەریکە نەسیحەتمانەکە وەکو دایە گەورە فرامۆشی بکەین و جیزە و بەبەس و خراوە و قەیناکە و فرامۆشیکە و لاوە و خواڵی ناگری وا لە بیرسانە من وەختی گەرەکم و تەسویرە ئەبلەهە حاکمیەت و نظامە ئانووسی جوولەکەتان پێنیشان بەم تۆنە دەنگم بە گۆڕێم و لاو خواخڵی ناگری و ناوێت و ئەوەسە خواخەڵی ناگری و چیمان لە دەستێت و دەسی بێتە سەڵاتم و بەرید و قەیناکا و ئەمە ئەوەسە وەلێ خانەمە گوگوش ئەیخوێنێ فائقە جان ئاتەشین گوێمە ناوەڵە به پشت سر نگاه نکن دلت میگیره هم سفر خاطره های خوب تو بردار و با خودت ببر بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده تو هم بیا و مثل من برود نیار حالت بده برود نیار که تو دلت امید تو آتیش زدن برود نیار کیا خوبن برود نیار کیا بدن یه کوچه اجباری ببین زخماتو یادش نمیره جسم تو یه کوچه اجباری ببین زخماتو یادش نمیره بخش بهت روح تو اما میگیره تو هم بیا و مثل من برود نیار حالت بده بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده پشت سر نگاه نکن هیچی نمونده از قدیم کوبه رو محکم‌تر به پشت سر نگاه نکن هیچی نمونده از قدیم ئاوڕێک وە پشتە سەرەمە دەرۆ هیچی لە قەیم نەماگە کوبەر و محکەمتەر نەزەن کوبەی دەرگاکە تنتن مەکوتە کەسێ نەماگە ئەژدادێ نەما هۆڤیەتێ نەما مەیکوتە ما اشتباهی در زدیم کوبەر و محکەمتەر نەزەن ما ئشتباهی دەرزەدیم تن ئەم دەرگام مەکوتە لەگرا حەچی دەست ناکەفێ خیا فرامۆشیکە تەواو ئەم سەرزەمینە تەواو چوو وجودە تۆ چوو ماهیەتە تۆ چوو تەواو فرامۆشیکە تۆ ئشتباهاتگی ئەگرا جێگەی ئەوە نیە پیایتیان نەما تەوەجۆکەی خەریکە پێت ئێژێ بە ئێمە ئێژێ فرامۆشیکە وە شوێنی چیاگەڕی ئشتباهاتگی تنتن مەیکوتە نییە ئەوەی تۆ گەرەکتە فرامۆشیکە ما اشتباهی در زدیم تو هم بیا و مثل من برود نیار حالت بده بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده هەر تکرارێکاتۆ تۆم بیا مثل من فراموشت بشه کە حالمون بەدە
بذار فراموشم بشه کی خونم آتیش زده. توش بکن فراموشی که کی مالی توی سوتنگه و بله بیری که قشن. با هر مرور خاطره با اشکای گونه نشین ببین تو آغوش جهان نه جا داری نه سرزمین. با هر مرور خاطره با هر اشک گونه نشین ببین تو گوشه جهان نه جا داریم نه سرزمین. توجه که حواس بوید ها اگه فراموشی نکی خاص بنواره لم جهان یک متر جیگه نما کبروی تیادانیشی نمال هست نسر زمین هست حپا نایه دم دا اخی اروی دا انیشید فراموشی نکی. اما کی پیتیجی؟ اما فائق جان آتشین پیتیجی بچی پیتیجی؟ به ترانه پیتیجی، ترانه زرد، موسیقی زرد، آشغال نصیحت مادر بزرگانه من بخوتی جمو خواری نگری و کرخاسی تو تماشای پشت سر نگیا. و هر مروری کو او فرمیسکانه نشیت سر گونات و افهمی متری خاک الحجوی جهانانیه و مالی کنیه و سرزمینی کنیه. خواسته دی تو بیره ادامه قصمونو به بغض 100 ساله ببخش. ادامه قصمونو به بغض 100 ساله ببخش. 100 ساله کیست لکات دروز کردن کورپریشن ایرانی تایسته. ادامه بغضمونو ادامه قصمونو به بغض 100 ساله ببخش. ام داستان بشوین آزادی گریان و سرزمین گریان و من فراموشی که او بغض بی وخش فراموشی که گذشت. اوکی؟ خب بابا این سری دوباره از عشق بفرش بین تو آغوش جهان نه جا داری نه سرزمین. ادامه قصمونو به بغض 100 ساله ببخش. به برگی از تاریخ ما افتادن از عشق بفرش. به برگی از تاریخ ما افتادن از عرش به فرش ببخش. حالی بوی؟ بیوخش ادامه ام داستانه بوخش مرشوین آزادی تواو 100 سال مردم ايمه مقاومة أكاد اشتباه أدرس أشيت لنا وحزب جورا وجورا أشيت ولي أم درون كردانية خليك مقاومتك ومبارزك فراموشيك. ام داستانه قشتي فراموش بك ولا لاپريك الأرشاد داغمان اللفرش فراموشي بك. أما تراني الرها اعتمادي مجرية برنامج منوتوس لوس کلاکی مجری برنامه منوتوی گرانی بیشه کان و اکادمی گوگوش و منه. و شعر او شبکه شیک منوتو. افتادن از عشق بفرش. تو هم بیا و مثل من برود نیار حالت بده. بذار فراموشم بشه کی خونه رو آتیش زده. کی خونه رو آتیش زده. به پشت سر نگاه نکن. ام ترانه 3 روز پیش توسط خانم گوگوش و شبکه تودرتوی یهود آنوسی ادارکر اشغالگر سرزمین ایمه بلاو کسو. ام ترانه چی به ایوه ود؟ ام ترانه وتی پروژکی علی خامنه‌ای جی بجی اوید
وتۆ ومن فرامۆشی ئەکەین بغزە 100 ساڵە تەعقیب ئازادی 100 ساڵە دوای کۆرپۆریشنە ئێرانی. بزانن من لە توو لە ساڵانە ڕابردووە گەرەکم و بە ئێوەی یارانە کوردەوار بێژم دەسەڵات چه شەکڵیە. پێتان بێژم دەسەڵات عەلی خامنەئی نییە، خومەینی کردیان بە خومەینی. ڕەهبەرە کاریزماتیک دروست ئەکرێ بە تەبلیغات و بە تەسویرێکی خەنە ناو زەهنتۆ. کێها تەبلیغاتەکەن؟ ئەوانەی کە ئەبزاریان وا لە دەسۆ، ئەوانەی کە مەسمیدیاکانیان واوە دەسۆ، ئەوانەی کە ئەم جەهانە ئەگرنە دەسۆ یەکشەوە یەکێکە بۆ ئەکەن وە خوا یەکێکە بۆ ئەدەن لە عەرز و هیچ کەس نایوێنێت. بزانن ئەوەی کە ئێوە لە سەرزەمینە خۆتانە نازانن چه خەبەرە، نازانن زەهنیەتە خۆتان تۆلیدە چی ئەکا، قسەهایە کە ئیکەنە ڕواتە گیرفانەکێ. تو بوو حاڵت خراوە لەم زەندگیە، تو بوو ئەسڵەن ئەحساسە خاسێکت نییە. تو نازانیت حاکمیت کیس، حاکمیت قورئانە، جمهوریە ئیسلامیە، ئاخونە شیعەز، عەلی خامنەییە، سپاه پاسدارانە، تەنفرۆشە سەر خیابانە. کیس حاکمیت؟ حاکمیت مجموعەیەکی لە یەک حاڵیاگی چووگەناوی یەکە وەکو تۆڕە جاڵجاڵۆ کەس کە لە تەیە 200 ساڵە ڕابردوو و دانەدانە نظامە جودۆ کریستیانەتی لە سەرزەمینە ئێمە داینە. وە بیرتان تێت لە دیبێتەکانە ڕاپەڕینە کوردەوار سەربەخوا من باسە پرۆژەیە ئێرانە شیکم کرد. بابزانن لە دوو دەوڵەتە منتەقەی ڕۆژهەڵاتە ناوەڕاستە کتێبخانەی زوانیان پێدا دەکا. کام دوو دەوڵەت؟ دەوڵەتە تورکی و دەوڵەتە ئێرانی. کتابخانەیە تەمامە جەهانە عەرەب بە ئەندازەی کتێبخانەی تورکیە و ئێران نییە. دوو زوانە قەتیس، دوو زوانە دەستکرد، دوو زوانە جوولەکە ساز ناگەهان بە میلیۆنها تەرجمە. بزانە ئێمڕۆ کتاو لە چاپخانەکانە لەندەن تێتە دەرەوە بەیانی لە ئەستانبوڵ تەرجمە کریاگەسەوە. خەڵکە تورکیە هیچ زوانێکی تر نازانێت، وەلی ئاخرین تەرجمەی ئاخرین مێتۆد و کتاوهای مختلف بە زوانە تورکی وا لەبەردەستێنە. بە زوانە تورکیە ئەتا تورکیە یەدیش. ئەمە لە فارسیە یەدیشیشا مەوجودە. چی تەسویرە ئێران بۆ ئێوە گەورە ئەکا؟ چی تەسویرە ئێران دروست ئەکا بۆ ئێوە؟ خۆراک، پەرژن کۆزین، ئاشپزخانەی ئێرانی، خۆراک، موسیقیە ئێرانی، خوانندەگانە ئێرانی، سینەمایە ئێران. دەقیقەن تورکیە شەرەوەزە. بابێن ئەمە بەڕاستیکەین. ئەمەی وا ئێوە ئەسڵەن ملاتانەوە مهم نییە. گوگوش کێز؟ ئەمسالە گوگوش و شوخرە و شەهرامە سەهولەتی و ئەمانە کین؟ کی دروستی کردگەن؟ بازیگەرانە سینەما مەرجان، ژالە سام، ئەمانە کین؟ ئێوە ئەزانن ئەمانە کین؟ ئەمانە مشتی فاحشەن. بەشێکیان فاحشەی شەهرنوین، بەشێکیان تیمە مەخسووسە دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی بە تەمامە سەرزەمینە کوردەوارە گەڕیاگن لە هەر کوێیەکە کە نیشتێکی زەریف و کوڕێکی زەریفیان دیگە لە خانەوادەکەی سندگیانە دانەیە بێدایک و باوکیان بردگە کردگیانە سەر سێلەبریتی. ئەگەر شتبانەکەم کۆمپانیە فینیکس، ئەگەر شتبانەکەم کە من لە دیبەیتە فارسیەکە حتمما بە دەیتاکانی وتیم، هەنە ئەشرەفە پەهلەوی
یەکەم ڕکابەرە فیلمسازیە لە دەهەیە 40 تا انقلاب 57 کارتۆنە 57 کە لە فیلمهای تریپ ڕۆشن فکریە شەترەنج بادە ئەسلانی تا 16 احتجاب وشەنگە گولشیری دروست ئەکا تا فیلمهای زرد لاف ئستۆری جدیدە چه قدیمە کافە کابارایی چه جدید دەرەنتدا دەشەبی. جزء شکار کنندگان فاحشەهای خیابانی کێ بووگن کە ئەمانە بێریبیان کە بە گوگوش و ئەمساڵە گوگوش کێ بووگە؟ یەکێک لەوانە خانۆمێک کە دایکە ڕامینە جەهان بەگلوی فیلسوفە. سیامەکە پورزەندە شوویە مهرەنگیزە کار ئایدینە ئاغداشلو ئەمانە کین ئەمانە بزانن هەرم خانمە فاقەی ئاتەشینە ژنە کەسێک بوو بەناوە مەحمودە قوربانی کە لە ئەمریکا تەحسیلی کرد و هاتە ئێران کابارەیەکی دانیا بەناوی کابارە مەیامەیی. لە کابارە مەیامەیە ئەم ئاغا ئەم کەنیشکە 16 ساڵەیە کە فاقە ئاتەشینی ناوە و لە لالەزارە ئەیخوێن لە کافە کابارەکانن لالەزارە ئەیخوێن هەشتی لەگرەوە نوابوو هاوردی وە فاوند و پوڵی خستە پشتی وە خواستی کامبیزە کوڕ گوگوش کوڕم مەحمود و قوربانیە. ئەو وەختە گەرەکیان بوو ئیمپراتوریەتە ئێران بخونجنن و تاریخ جەعل دروستکەن و جوولەکە خەریک و کتاوە تاریخی بۆیان ئەنووسا و تەخت جەمشید بازیان ئەکرد و تاریخ 2500 ساڵە دروستکەن و ئێرانی بناسن. ئەم خانمە گوگوشیانە کردە کاندید بیهەنێرن بۆ مەراکزە مختلفە جەشنوارەهای موسیقی و سلبریتیای مختلفە جیهانی کە ئەم خانمە بڕوا بە زوانهای مختلف گۆرانی بێژی و ئەم کارە بە کێ کریا بە پوڵە دەربارە پەهلەوی کریا بە ساپۆرتە ماڵیە ئاغای مەحمود و قوربانی کریا. بۆیە ئەم بەچە فاحشە یەکشەوە ڕێگەی 100 ساڵە چوو گوگوشیان کردە گوگوش تەرانەی گران قیمەتیان بۆ ئەسەند کار گرانیان بۆ ئەکرد مهم نەبوو ئەمە فرۆش ئەکاوە سوودە اقتصادی مهم نەبوو کۆرپڕیشنێ لە پشتە ئەم جەریانە بوو کە دەوڵەتە ئێرانی متەوەلدکە ئێران متەوەلدکە ئەمسالە ئەم گوگوشە نەک ئەم گوگوشە ئاغای مەحمود و قوربانی لە شۆهرە لە گیتی لە مەرجان لە نوشافەرین تەمامە ئەمانەی کردگەسەوە گۆرانی بێژ بە فاوندە خۆی وە فاوندە دەربار فاوند وە پوڵە ئەشرەفە پەهلەوی وە فەرەحە پەهلەوی. خۆ تۆ لە ئێرانیە چی ئەزانی؟ تەرانەهای فارسی موسیقیە پاپە ئێرانی لەبیرتان تێ لە دەهی 50 هۆ تەقیوە ویگنە و مارتیکۆ و هایدەس و مەهەستیە و مەرجانە و گیتیە و بەڕۆز یەک دنیا یەک سەفتە گۆرانی بێژ ڕژیا خوار و داریوشە و ئەمانە کێ هاوردنی؟ ئەمانە دەستگاهە کۆرپۆریشنی دروستی کردن ئەمانە ئاغایانە مەحمود و قوربانی هۆژەبرە یەزدانی دروستی کردن ئەمانە ئاغای بەهمەنە فەرمانارا دروستی کردن ئەمانە سەرهەنگ ئەمیر قاسمی و باوکە شەهرامە شەپەڕە دروستیان کردن. ئەمانی وانە لۆس ئانجلس کین ئەمانە کین؟ ئەمانی شەبەکەهای تەلەڤیزیۆنی لۆس ئانجلس جەم تیڤی و ئاپادانا و پارس تیڤی و ئەمانەیان واوە دەسوە ئەمانە کین؟ ئەمانە پدەرپیشەن عزیزم پدەرپیشەن ئەمانە هەر ئەوانەنە ئەم ئێرانە جوولەکەیانە ساختەگە ئەمانەی کە ئیستەیشە دەستیان وا لە سەر و وانە ناوە ئەم ڕقابەت و شەبەکەهای عزیزم تو شۆهرە ئاغداشلوت هەز ژەنە ئایدینە ئاغداشلو بووگە ئێستا وا لە لۆس ئانجلسا دانیشتگە کە نیشکە کە تەڵاقەسێنە لە ئایدینە ئاغداشلو شۆهرەتەکەی لێ هەڵەگرێ
ولێو دو ئیسە کەنیشکە ئایدن یاخداشتو وەرە نایمەنەتووە ئەویکیان وەرە کانەدا دایک ڕامین جانبەگلو فاحشەکەشە دەربار و سینەمای ئێرانە ئاغای ڕامین جان باو دایکی سەلەبریتی ساز و هونەرە پیشەسازە خۆی فیلسوفە دەستگاهە کۆرپۆریشنی ئێرانیە ئاغای ڕامین جانبەگلو تووتەکە هزار توویەکی جوولەکەی ئانوسیا تەرەفی حاڵیتە تووتەکە کیا تەرەفی تعقیبە ئەم مەسائلە ئێوە بەوە ئەگەیەنیت کە ئەمانە هیچ کامیان ئستعداد و گەورەی نییە پوڵێکی عەزیم و ئیمکاناتێکی عەزیم وا لە پشتیانە کە ناگەهان کۆرپۆریشنێ بخولقێنن فەرهەنگێ بخولقێنن حەقیقەتە تاریخیە دروست بکەن مەردمێ بەناو مەردمە فارس دروست بکەن تەمامە ئەمانەی وا بووگنەوە سەلەبریتی وە شیکەکانە جامعەی ئێرانن و ئێوە فرە حەزیان پێ ئەکەن یعنی وەختی ئەوانە قسە ئەکەن ئیتر تۆ ئەتۆپی ئەمری بڕۆ بگەڕێنە دایکیانەز نەباوکیانەز مشتی فاحشەی ڕەعیەت زای بێشەرەف بووگن وە لە فاحشەگی و کێشاندنیان ناوە ئەم مەسیرە تا یواش یواش تەواوە حەقیقەت و واقعیەتە سەرزەمینە ئێمە لە بین بوون بڕۆن تاقیبە دایک و باوکەمانە بکەن بزانن کین بڕۆن بزانن خانە مەژا لە سام شۆڕەتە سامی لە کیوە هاوردە کێی ناوە ئەمە کێ هەناردی بۆ پاریس ئەمەڵە لوت ئەکا و شکڵە پاریسی دەری تێرن چکارە بووگەم خانەمە ژنە کێ بووگە شووەکەی کێ بووگە بڕۆن تاقیبی بکەن تا بفهمن ئەمە گەرەکی چی بە ئێوە بێژێ ئەمە گەرەکیسی بە ئێوە بێژێ ئەم ڕەوەندە جمهوریە ئیسلامیە دەرئیمتدادە هەرە ڕەوەندە قەدیمیەکە بوو بزانن ئەم خانمە فاقە ئاتەشینە معشوقی شەرامە کوڕە ئەشرەفە پەهلەوی بووگە ژنە قوربانی بوو معشوقی داریوشە ئیقباڵی بوو معشوقی بهروزە وسووق بوو ئەم خانمە وەختی شیڕی لە پڕ بریا و کەوتە ئەملا و ئەولا هاتۆ خۆی دامە لە ئاغای مەسعودە کیمیایی ژنەکەی کە گۆرانی پێشی بوو بەناوە گیتی بەریدا ئێوە بڕۆن ئەمانە تاقیب بکەن لەم فەسادە ئەمیقە بە نوکتەیەک ئەگەن نوکتەکە ئەمەسە ئەمە پرۆژەیەکی 100 ساڵە بوو تا سەرزەمینە ئێمە بەهاڕن لە واقعیەتە خۆی دووری بکەن و هەرچیە کە تەلاشە ئومەتە ئێمە بوو کردی بۆ ئازادی لەبین بچێ چیان کرد تەمامە حەقیقەتیان گۆڕی لە تەیە پرۆژەیە ئێرانە شیکا زوانێ بە ناوی زمانە فارسی کە زوانە یەدیش و دزی کریا بوو لە زوانە گۆرانی هاوردیان کتاوهای مختلفیان پێ تەرجمە کردو و فەرهەنگستانیان بۆ دروست کرد ئامۆزش و پەروەردەشە سەراسەریان خستە ڕێ مناڵیان لە مناڵی بردە ئەوێ تەلڤیزیۆنیان گرتە دەسە و سینەمایان بۆ هاورد و سینەمایان بۆ دروست کرد و هاتن لە کناریا سلەبریتیهای سینەمایی سلەبریتیهای جوانانی لە مەجەلەی جوانانە مختلفە تەزریقیان کردە ناوە جامعە تا شکڵە جامعە دروستکەن قەبارەی بێرن و حەقیقەتێ بەناوە ئێران بخورتێنن من وتم دەوڵەتە جمهوریە ئیسلامی فازە دووەمە کۆرپۆریشن سازی لە سەرزەمینە ئێمە بوو تۆ چۆن کەسێکەکەی بە ڕەهبەر ئەی بۆ ئیستێژن ڕەهبەر نییە چون قەرار نییە ڕەهبەر بێت خومینی تا بەهارە 57 کەسی نەیەناسی کێ کردیوە خومینی BBC کێ کردیوە خومینی ڕەسانەهای غەربی فویان کردە بڵۆنگە وتیان ئەمە ڕەهبەری ئینقلابە ئەم تەسویرە چوە ناو زەهنە مەردم وتیان ئینقلابەکرێ مردم چوار ڕۆژاتە ناوی خیابان ڕۆژە پەنجەم هەمان فەڕەکان تەسلیم بوون حوسێنە فەردووس تا تەمامە ساواک و ئەرتەشی تەحویلدا و ئەمانە نیشتە سەر ئاریکەی قودرەت ئەمانە کین ئەمانە هەمان کارمەندانە ئانوسیە جوولەکەیە نظامە سوڵتەیە جەهانیە
ئیسە گەرەکیانە چی بکەن؟ خب تۆ فرامۆشت کرد کەی، تۆ فرامۆشت کرد حقیقەتە سەرزەمینت چه شەکڵیە، تۆ بە ڕسوایی کێشاییت، لە مالەکیەت خریایت، لە ئەخلاق دوور کردیای تۆ هەرچی کە دەسەڵاتی پێدەدا لە بین چوو لە ژێرە ناو مۆدێڕن بوون، شیک بوون، شارۆمەند بوون، ماف هەمووی لەدەست چوو. تۆ ئەمڕۆ تەبدیل بووی بە تاکێکی تەنگا، تاکێکی بێدەسەڵاتی بێ قودرەت، تاکێکی بێ ئەخلاقی بێ ئەرزش، تاکێک کە هیچ گزارشێکی لە حقیقەتی تاریخی بۆ واقعیە خۆی نییە، بەشکم مشتی جعلیات و تەوەهم کریا بەسە ناوی دەوی لە ژێرە بڕێ مەحسوڵاتە فەرەنگی لە حەجمەیە فیلم و موسیقی و شعر و تەرانە گەیاندەگیانە بەگرا. بە پێشە چاوە خۆتان و خەریکن جا لە تاریخەکەن، بە پێشی چاوە خۆتان و خەریکن حەقایق سەر و خوار ئەکەن. پس تۆ ئەمێنی دەوڵەتە ئێرانی ئیستا لە هەرچی دەواازەوە خەریکە وارە دەوێ. ئەمە کار عەلیە خامنەی بە تەنهایی نییە، ئەمە هەمان سیستەمە کە وەختە خۆی ڕەزاخانە پەهلەوی هاورد، حەمەڕزای نیا جێگەی حەمەڕزای لاوەرد، خۆمێنی نیا جێگەی خامنەیی هاورد و ئیستا دەست ئێشێ بەڕ بخوا دووبارە تحتەناوە چی؟ تحتەناوە ئەوەی کە ئاشتی ملی ئەکرێ لەو لاوە کەسانێکە بۆ تێرن تحتەناوە ئاشتیە ملی قسە ئەکا و ئێمە فەرامۆشەکەین و ئاشتیە ملی و فرامۆشیش ناکەین و وەلێ ئەوە خشین و وەکو کوێ وەکو ئامریکای جنوبی. ئەمانە کێ ئێژنی کەسانی وەکو مهرەنگیزە کار و وەکو شیرینە عیبادی و بڕۆن تەعقیبە تاریخە ئەمانە بکەن. ئەمانە گشتی پدەرپیشەن ها، ئەمانە گشتی بنە یەهودی بنە بەهاین ها، گشتی جوولەکەی ئانوسی شیعەن ها، بڕۆن تەعقیبی بکەن. ئەمانە لێ دووەوەش بڕێگەونە شکڵە ئۆپۆزیسیۆن، بڕێگەونە شکڵە حاکم، بڕێگەونە کافە کابەرەدات، بڕێگەونە تەلەڤیزیۆندارە، تەلەڤیزیۆنهای لۆسانجلسی و خارجی و تەلەڤیزیۆنهای شیکێک کە دووبارە نەسڵە شیکە لۆسانجلسی دروزەکە. تەوەجۆکەن خۆ هەچ کەسێک بەرحەسەبە تەسادوف و اتفاقی قاچی ناخاتە نایە مساحی سیاسیە مەشهوری بکەن، تریبون بخەنە اختیاری، کاناڵ وە کاناڵ بیگەڕێنن، لی چهرە بسازن کە ئەو بێت خەبەری بخاتە ناوە زەهنە. تۆ خانمە بگوش لە سنە 70 ساڵگیە تەرانی وای ناخوێنێ، تەرانی زەرد مادەر بزرگانە نەسیحەتمان کە فەرامۆشی بکەین و بغزە 100 ساڵە فەرامۆشکەین، فڕێ دێن و گۆشەی زەمین نیە لەم دنیا لەسەری و دانیشین و بڕۆین و فکرێ و حاڵە خۆمانکەین. لە کەناریە ئایەتۆڵایەکە بۆ تێرێ ئێژێ هەرچی لە تەیە 40 ساڵە گوزەشتە کوژیاگە لە ئەوەی کە بەناوە لەواتکار و مەوادە مخەدر فرۆش تا تیمسار نەسیری تا هۆوەیدا تا ماجرای 60 و دەهەی 60 وش ماجرای 67 لە نەزەرە ئیشان و شەهیدە و تەمامە کاربەدەستانی جمهوری ئیسلامی قاتڵن و ئێشێ تەوبە بکەن و ئێژێت ئەوانەی کە لەوات یعنی نێربازی بە جورم لەوات و نێربازی ئەگیرێن و ئێدامەکردن، ئێوە لە چی ئەترسێن بتانگرن لێتان بن ئێعترافکەن بە هەتیوبازی دێوە بێژن هەتیوبازیمان کردن لەگەڵ شخصە ئەوەڵە مەملەکەت، یعنی چووینتەکی عەلی خامنەی یا ئەمەلە شیرینە لەواتمان کردگە. ئەمە کێژێتی کوڕە ئایەتوڵا ئەمجەدی ژیتی لە تەئیدە قسەکانی خۆی ئەمجەدا. ئەمانەوە لەکوێ؟ ئەمانەوانە قۆما دانیشکن، وانە ئێرانە دانیشکن. راپەڕینە کوردەوە لەسەر بەخۆ 4 ساڵە پێش وتی دەوڵەتە ئێرانی ئەکسپایر بووگە فازە سەوەمی خەریکە تێت، ڕەوایەت جمهوری ئیسلامی ئەکسپایر بووگە، مەرگ بەر جمهوری ئیسلامی ئەکسپایرە، مەرگ بەر عەلیە خامنەی ئەکسپایرە. تەوەجۆکەن ئەکسپایرە. ئەم هەستەیە جوولەکە کە قەپی کردگە بەسەرم سەرزەمینە ئێمە و بە پشتوانەیە ئەمریکا و بریتانیا و نظام سڵتەی جیهانی خەریکە ئەی خوا ئەی هاڕێگەرێکی بیگۆڕێ لە ترازانە خەڵکی ئەترسێ بۆیە لە حەچی دەسەوە بۆ دوار دەوێ ئەلی جوانمەردی بۆ دروسەکە مەهابادیە ئایەتوڵایەک لە قومە بۆ بەرزەکات و مەردمێکە بۆ برسیەکە
مردمێکە بۆ فەقیرەکە تەحریکیانەکە بێتە ناوی خیابان گوگوشە بۆ تێرە تەرانە بۆ بخوێنی تەلەڤیزیۆن های لۆس ئانجلسی بەرنامە و میزێگەر دابنین وە گشتی بگاتە سەرم خروجیە یەکێک وەکو قاسم شعلە سعدی بۆ دبێرن لە تارانە و مەرتیکەیە بنەجوولەکەیە بێشەرەفە جۆز حەڵقەیە بیتە ڕەهبەری بێت مەسئلەیە جەریانە سەوەم مەترەحکە مزاکرە ئەس باڵا فشار ئەس پائین بڕوان مزاکرە بکا بە عنوانە نوێنەرە مەردم تەکە دەوڵەتا کە قودرەت بدرێتە دەسەکێ مەردم ئایەتوڵا ئەمجە دەیژێ چی؟ ئایەتوڵا ئەمجە دەیژێ تەغییرە قانونە ئەساسی دانیانە ڕژیمە سکولار تەوەجۆ بکەن لەم سکولارە ئەیگرن سکولار گشتیان خەریکە نەم کاراکەن کارەکەشێتە جێگەی ڕۆحانی شێژێشی قانونە ئەساسی دەستکاری بکرێ و تەغییر بدرێ منم شەو ناساقم لە کۆبەندیکردنەوەی ئەم مەتڵەبەوە کردنەوەی زیاترین واینە بە زەنگاکە واینە پێچە تاریخیەکە بە هەموو دەسێ خەریکن کە مقاومەت لە تۆ بسێنن بە یاو بتگرن بە لەرز ڕازی بووی هەچێکە لێ نایێت هەچێکە لە دەستە نایێت هەچ کارێکە پێی ناکرێت هەجی غەڵەتی ناتوانی بکەیت دەنگە لێوە نێت هیچێ مێژە بێژە خوا شکر مەشروب و گەرەکە تێت سکسە گەرەکە تێت سکسە ناوە خیابانە گەرەکە تێت سکولاریزم و گەرەکە تێت هەرچی شتە گەرەکتە تێت ئیتر قسەمەکە دەخاڵەتێکیش مەکە هیچ قسەی مفتیش مەکە چون متری خاکە نییە لەم جەهانە بڕۆی لەسەری و دانیشی هەواست هەست بەڵام داستانەکە ئەمە نییە یارانە کوردەوار ئەمە بەشە تەبلیغیە دەستگای حاکمیەتە بەگە لە کۆمەی جیهانی لەسەر ئێمە ئەمە واقعیەتە مەسە دەوڵەت و کۆرپۆریشنە ئێرانی وەکو ساڵە 57 وەکو سەگ ئەترسێ لە مەردم بە تایبەتی ئەوانەی کە حەقیقی بوونەوە بە تایبەتی ئەوانەی کە ئاگادار بوون بزانن یە ئەتفاقی خەڵکە خەریکە ئەکەفێ هەروە کە لە ساڵە 57 تۆزێ بڕی خوارد ئەدەیە مەجبور چوون بوون بڕۆنە تەبعید ئەدەیە کەم کوژیان ئەم داهفەشی یە بڕێکی ئاوا ئەخوا بەشێک لەوانەی کە ئەمڕۆ جۆزئە تەبەقەی ئۆلیگارشە حاکمن و ڕەنتای گەورەوا لە دەسیانە ئەوانە ئێشێ ئەدەیەکیان لە کار بچێتە کەنارەوە بۆ چون نەفەر جەدید کە تێت سەلیقەی جەدیدی هەست شعارە جەدیدی هەست و دەرنەتیجە ئیدەیەک ئیشێ لە گەردونە و لە بازنە خارج بوون ئەم تەعاترانە بۆ کێ ئەکرێ بەشێکی فرەی ئەم تەعاترانە بۆ ئەوانە ئەکرێ نەبوو مەردم خەسیاگە بە تۆرە مطلق هەرچی عەلیە خامنەئی تەکە ڕۆحڵڵا زەم و عەلیە جەوانمەردی و بۆی ساف ئەمریکا و BBC سعی کرد مەردم بێرێتە خیابانە و تەحتە ناوە ئێتساباتە کامێنداران و بانە و ئێتساباتە سفرە خاڵیە بانە و تەحتە ناوە ئێتساباتە فڵان و فیسار نەیتوانی نایەن مەردم نای دۆلاریان بۆ گرانەکەن مەردم نایەن چون ئەمانە گەرەکیان بێژن مەردم هاتکەسە خیابان و کۆنتڕۆڵ شدە و بەربەر عەلیە خامنەی یەدن و بڕۆن چانەزەنی تەکە مەردما بکەین و وەوانی تریش بێژن ئەگەر ئێمە عەقەب نشینی نەکەین و ڕواڵەتە خۆمان نەگۆڕین گشتمان نابوو دەوین پس با بەشێ نجات بین بەشێک نابود بووە قەیناکە بڕوادەوە ساحمە ئێوەس بڕۆن گیانتان بپارێزن و بڕۆن ئەمە ئەو بازی ئەسەگەرەکیانە بیکەن ئیستا بەشێک لەوانەی کوان نایم حاکمیەتە بە احتمال فرە بەم نەتیجە بگەن دەرئەسەرە ئاگاهیە مەردم بەم نەتیجە بگەن کە ئەم دیگە ئەگەر قەرارە بۆ ئەمان نەکوڵێ ئەم منجەڵە بۆمان نەکوڵێ توان سەر سەکتیا بکوڵێ ئەگەر قەرارم کەشتیە غەرق بووی و باکشماتیا غەرق بووین قەیناکە من ناڕۆ بەکەنارەوە تەوەجۆەکەن تەمامە تەلاشە ڕاپەڕین ئەمەسە بەم جێگە بیگەێنێ بزانن ساختارە جەعلیە کۆرپۆریشنیە یەهودیە ئێرانی لە ئێران کە دانریا فەرقی کردە کە تورکیە لە تورکیە هاتن ساختارە جمهوریەکیان کە دانیا ئەو جار ئەرتەشیان کردە زامنە پاراستنە جمهوری
هەر ڕئیس جمهوری فکریانەکە حەزی پێ ناکەن کودتای ئەرتەشە کریا ئینقلاب ئەسکەری ئەکریا وەلایەنەوەرد وەلی لە کۆرپۆریشنە ئێرانیا چیان دانیا شخص پادشاهیان دانیا لە ئیمتداد تاریخ جەعلی کوروش بازی و ئەرزەردەشت بازی بەمە پادشایە خوارد تورکەکانە دۆنەمە چوون بنە یعقوب نەبوون جوولەکە سامی نەبوون جوولەکە خەزەری نەبوون داستانە کوروشیانی پێ نەخوارد داستانە کوروش بە بنەوەکانی یعقوب بەخوارد جوولەکەکانە سەرزەمینە کوردەوار بەشە ئێمە کۆرپۆریشنە ئێرانیە خوارد هاتن شایان دانیا شاوا لە کانونە گشتیا باڵانسە فسادەکە ئەکا بە مەحزێ شا بتەرازێ پاشێ لەیەک ڕقابەت دەست پێەکە زیادە خواهی دەست پێەکە بۆیە لە بەرامبەر شاوەلی فەقیهیان هاورد ئێستا ئیمکانی نییە بتوانن سیستمی دابنین محوەریەت و مەرکەزیەتێکی نەوێت لە تورکیا ئەرتەش بوو کە لێم دووە بە هاوردنە چهرەیەکی وەکو ئۆردوغان ئەرتەشیان کێشا حاشیەوە ئێستا ئۆردوغان کارە ئەرتەش ئەکا ئێستا لە ئێرانە دوای مەرگە خامنەئی حتمەن لە یەک تەرازیان دروسەوێ حتمەن کۆناوێتەوە ڕقابەت های دەرونی دەست پێەکە حەج کەس نەیگەرەکە حەزف بوێ گشتی گەرەکێسی بماشێنێ و کورسیە بگرێ پس ناوێ عەلی خامنەی بمرێ ئیشێ بەر لەوەی عەلی خامنەی بمرێ تەکلیفە جانشینەکەی مشخص بوێت قدرەتەکە بگرێت دەست و جێگەی هەر کەسێ مشخص بوێت ئەمێنێت و یەک عیدە شم و پاقازەی حەڵقەی سێوم و چوارۆم کە ئەوانە بەڕ ئەخۆن لە خڵاڵە 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ ئایندا ئەمە بەرنامەکەیانە پس ڕژیمە ئایندا حتمما ئیشێ کانونە تەمەرکوزێکی بوێ ئەم کانونە تەمەرکوزە ئیشێ لە شخصێک بە ناوی شایە مەشروتە خەلیفە سوڵتان یەک شتێکی ئاوا ئیشی جەم بوێتەوە بعد تحت ناو حکوومەتە سەکولار تا ئەم دەفعە دووبارە ئەو بتوانێت سەنگەکە ڕای بگرێ تەمامە تەلاشە ئەمانە ئەمەسە نەتەرازێ لە دەسەکی حملەتەسە داخڵیەکانە خۆیان عیدەیەکوا لە دەوروبەریانە و منتەفع بووگن و عیدەیەکە قەرارە حەزف بوێت و مەردمێک کە لەم وەسەتە خەریکن بەکاری تێرن بەرامبەر بەو عیدەکە قەرارە لایوەن لە گۆڕینی ڕواڵەتەکە مەردم ناوێ بەکار بێت مەردم ئیشی ئبتکار عەمەڵ بگرێتە دەسەوە تەوەجۆکەن داستانەکە ئەمەسە هەمزەمان کە گوگوش لێتان ئەدا عەلی جوانمەردیش لێتانەدا هەمزەمان کە ئەوان لێتانەدەن ئایەتوڵای لە قۆما لێتانەدا هەمزەمان کە ئەوانە لێتانەدەن BBC ڤۆیس ئۆف ئەمریکا لێتانەدەن هەمزەمان کە ئەوانە لێتانەدەن چانەڵوانە شەهرامە هۆمایۆن و ئەمیرە ئەحمەدی و شوعلە سەعدی و ئەو یارۆ مەرتیکەی قەرتیە نوریزاد لێتانەدەن هەواستان بوێ داستانەکە فازە سەوەمە دەوڵەتە ئێرانە من ئەمڕۆ تاریخێکی بچووکم لە پرۆژە ئێرانە شیکوت لە سەلبریتیهای فاحشەی بەدایک و باوکێک کە ئەم تەسویرە ئێرانیانە بۆ ئێوە دروست کرد بە سینەمای ئێران بە موسیقی بە گۆرانی بێشهایی وەکو داریوش و وەکو گوگوش و وەکو گیتی و وەکو نوشافەرین و ببەخشن وەکو مەرجان و وەکو تەمامی ئەمانەی کە ئێوە ئەیان ناسن ڕقاسێ وەکو جەمیلە و ئەم تەسویریانە لە ئێران بۆ تۆ دروست کرد ئەمانە نەک لە دڵە زندگی شیک و تەبەقیە ئەشرافیەتە هەزاران ساڵە و ئاشناییە بە فەرهەنگە غەرب و تەحسیلە لە دانشگای سۆربۆن هاتبوونە دەرەوە ئەمانە مشتی فاحشەی بێدایک و باوک بوون و تۆزێ بەرەو ڕوویان بوو ئەیان هاوردن فویان تێکرد فاونیان خستە پشتیان و فاحشەگیان پێیان تەرویج ئەدا وە مۆدەلە دەوڵەتە ئێرانیان وەکو هۆڤیەتی تەسبیتێک لە بەرەوەی شیکوێت و تەرقیب بکە تۆ حەسب بکەی بە گۆرانی بڕۆی گوێیان لێ بگری تۆ حەسب بکەی بە کتێ و هەر کتێوە بکەیتەوە بە فارسی مەوجودوێ هەزاران چیرۆک و خۆش بە زوانی ئەدیشت فارسی بخوێنیتەوە ئەمە گەرەکی چی لە تۆ بشارێتەوە ئەمە گەرەکیسی قدرەت تۆ دەسەڵاتە تۆ ماهیەتە ئینسانیە تۆ لە تۆ بشارێتەوە و تۆ لە تەعقیبە ئەم خانەوادانە بەمە ئەگەی کە ئەمانە لە ڕۆژە دروستکردنە کۆرپۆریشنە ئێرانی تا بە ئیستە وەزیر و گزیرن
لە دەستگاهای تەبلیغاتی و پرۆپاگاندا و ئەنچێ وەچە دەوڵەتێ بێ ئەمانە شرکەتیان هەست لە کازینۆدار و کابارەدار و دەستگاهای تەبلیغاتی و دەستگاهە ڕەسانەئی و ستدیۆی موسیقی با بزانن یەک دانە مەرکەزە پەخشە سینەما لە دەسە یەک دانە خەڵکە کوردەوارانەوەگە بەڵکو گشتی لە دەستی یەهودیا بووگە کۆمپانیە ڤارنەر گشتیدا بۆ دەسە یەهودیەکان ئێستاشتر یەهودیەکانن ئەوانەی لۆس ئانجلسیش هەر یەهودیەکانن دەوڵەتیش یەهودی ئانووسیە بە باڵە بەهایەتی وە بە باڵە شیعەیە تۆندڕەوی وە گەشتیان یەهودی ئانووسی اتفاقێکە قەرارە بکەوێ ئەمەسە بۆی واتێت فشاریان بۆ هات کە سەریعتر پرۆژەکە جێبەجێ بکەن لە دروستکردنە ئێرانە سکولارە تۆ هەتایە نابوو دەبی هەتایە کاولەبی تۆ نەک بە هیچێ ناگەی نە بە ڕەفاهەگەی نە بە سروەتەگەی نە بە شغڵە جەدیدەگەی بە هیچ ناگەی بەڵکو کاولتر وێرانتر فاحشەتر پێکەن وات پێ بکەن وەکو پاتایە پێ بکەن وات پێ بکەن لەو سەرزەمینی ئێمە ئینسان خۆی بفرۆشێ بۆ $5 نێرومێ واتان پێکەن حتا سەرزەمینەوە ئەو دەجوولەکە دروستەکەن لە سەرزەمینە کوردەوار واتان پێکەن ئەمە فازە سەوەمە دەوڵەتە ئێرانە و ئێوە خەریکن بە چاوە خۆتان ئەوێنن 4 ساڵە پێش وەختی ڕاپەڕین ئەمەی باس ئەکرد ئێوە فیفیتان لێها 4 ساڵە پێش بڕۆن هەر ئەمانەی وا ئیمڕۆ منشەء خەبەریە ئێوەن ئێوە هیدایەت ئەکەن وەکو جەوانمەردی وۆیس ئۆف ئەمریکا و نووری زاد و وەکو ئەسماعیل نووری عەلا وەکو ئەم تێ هەڵدریاگە بێشەرەفانە هەر ئەمانە بە ئێوەیان ئەوت ئینقلابات مردمیە و فروپاشی ئەوێ وەکو شەورەوی و ئەمریکا شەڕە جددی دەکە ئێرانەکە و حملەکە و ئیگری و ئەیوات و نەشد بعد لێو دوایەواش ئێمە ئاشکارمان کرد و بەرمان پێگرت و ئەمانە ئێستا گشتیاتکەیجە پرۆژەی جیانشینیە بچن دیوێتەکانە من موجودە لە 4 ساڵە پێشەوە موجودە حەفلەکانە من موجودە لاڵ بووگن بێن بێژن ئێمە وتمان لاڵ بووگن دە ئیستە بە کێشی هەرواسەکە بنێژمی هەرچی من ماچوون خەتمە کەلامن دێتۆ بە ئەقلیشە ئەگەی گۆرانی گوگوش باسە چیەکە بۆ گوگوشتی ئەم گۆرانی ئەخوێنێ 3 ڕۆژە پێش حەریق بزار فەراموشمون بشە نە فەراموشمون نمیشە قەحبە نمیشە فەرامۆشی ناکەین ئەمە سەرزەمینە ئێمەس نە ئەو تاریخە 100 ساڵە کە شەڕمان کرد هەر لە شیر عەلی مەردان خان و تا کەسێک وەکو شەهیارە قەمبەری و تا ڕۆڵەکانە خانەتیمیەکانە فەدایان و مجاهدین و تا ڕۆڵەکانە چیاکانە کوردەوار فەرامۆش ناکرین و ئێمەم تەلاشە فەرامۆش ناکەین خیاڵ ڕاحەتوێ تەسلیمە دەسی ناکەین بە سەڵامەت واردە فاز بوون و دەوڵەتە کۆرپۆریشنە ئێرانی حتایە بەسەر سەرمانەوە دابنرێت ئێمەم کارە ناکەین ئێمە تا دەقیقەیە ئاخر تەکە پرۆژەی ئێوە بۆ لە بەرامبرە پرۆژەی ئێوە ئەبێسین بە هەرچی قەحبە و جندە و فاحشە و نادروست و سلبریتی و قەحبە بابەکە دروستی بکەن و تەلەڤیزیۆن و ئیمکاناتێکە لە بەردەستانەوێ ئێمە حەقیقەتمان واپێ و دەنگە حەقیقەتە ئێوەی خەساندەم 4 ساڵ عەلیە خامنەیی بۆ خاترە تریبونە ئێمە نەیتوانیم کارە بکە من وەختێ 4 ساڵە پێشم قسانمە ئەکرد سووتیەکێشا کە لێوە فریکەیەکێشا و ئەقڵتان نەئەگەی ئەوە گیرتان کردووە ناوە ئیسلام و بڕاستی و شەعەگەری و بڕاستی و ڕژێمی انقلابیە وەلی منە هاتەوە گشتی گشتی بازیە ئیسلام فازێک بوو هاوردیان تەخریبیان کرد ئەخلاقیاتیان کوشت بافتە سنەتیان لەبین برد حەقیقەتی بە ناوی حەقیقەت فارسی شیعیاندا بەسەر سەرزەمینە ئێمە و ئیستە فازەکە تەواو بووگە بەرەو ئێرانە سەکولار دموکرات ئەڕۆن بەرەو ئێرانە گەورەی فەرهەنگی ئەڕۆن منم ئەوت 4 ساڵە پێش واوە ئەقڵ هیچ کامتان نەیەگەی ئیستە یەواشەواش گشتی تکراریەکاتەوە پرۆژەی جانشینیە و بڕاستی و ناوێت و ئەوێت و ناوێت و چیەکەی دەی ئێمە لەم سەرزەمینە ئیجازە نادەین سەرزەمینمان تەقسیم بکەن لەم سەرزەمینە ئیجازە نادەین جوولەکە هەتایە بەرنامەکانی بواتە بەرەو خوایش و ناتوانین بەو دەقیقیە بیوەنە بەرەوە ناڕواتە بەرەوە
من لە جێگەی ئەواندا ئەنیشم و ئەوان تەحلیلەکەم ئەزانم ترسەکانیان چییە وەکو سەگ ئەترسن بترازێ کۆ ناوێتەوە بۆیان نە بە خۆیان و نە بە بابا ئەمریکای بێشەرەفیان و نە بە ئیسرائیلە گەوادیان و نە بە بریتانیای حیزیان و کۆ ناوێتەوە بۆیان و نەیاڵین کۆیکەنەوە نایەڵین وابی وەنەبەرەوە ئەوە 4 ساڵە ڕاپەڕین بەری پێگرت وەختێ ڕوحوڵڵا زەم و عەلی جوانمەردی ئەیان شری خاندەیان و ئینقلابە ئێمە ئەمانە ئینقلاب نییە کارە سپای پاسدارانە دانیشە لووسکەڵەی پرۆفیوز دانیشە دەرکەوت ئەمانە گشتی کارە سەپا بوو ئەمیشە کارە سپاس ئەمە گشتی کارە سپا و بێت ڕاهبەریە گشتی کارە نظام سوڵتەی جەهانیە تەوەجۆ ئەکەن وەختی تۆ ئەم حەڵقە تەعقیبەکەی بعد ئەفەهمی چه خەوەرە خانەمە گوگوش تەرانەی وا ئەلەکی ناخوێنێ بۆ تۆ ئەمانە بۆ تۆ ئێرانیان دروست کردە ئەفەهمی ئێرانیانی چی ئێران کوروشت داریوش نییە تەرانەی کۆمەکەم کۆنە گوگوشە حاڵیت بوو وان نیوەی کەنیشکەکانە بە گوگوشم کۆمەکەم کۆمەکەم و گوگوش عاشقەون و فارقەون ئایدینە ئەقداشلووە حەڵیت بۆ ئێران ئەوەسە سلیبریتیایە بەرساختەیە دەربارە پەهلەوی و دەستگاهی یەهودیە سەرزەمینە ئێمەس مشتی بێدایک و باوکە بەچکە فاحەشەی بەچکە گای تۆخمە ڕەعیەت سەفەت هاوریان کریانە هونەر پیشە و گۆرانی بێژ و حیز و تێعاڵ دریاک ئەو تەسویریانە بۆ تۆ دروست کرد ئێستا خەریکن فازە سەوەمی جێبەجێیەکەن ڕێشە تەرانەی خانەمە گوگوش دووبارە من حاڵم باش نەبوو ئەم شەو بۆ تەحلیلی ئێمە فەقەت چون قەوڵم دابوو هاتم تۆزێک بیکەمەوە بەڵام کە سەرحاڵتر بووم مرەتەبتر بە فارسی ئەم دیمەیتان ناکەم تەرانەی خانەمە گوگوش حەریق سفارشە بەیتە ڕەهبەری ئاغا مشتەبا میرەوەتکەریایەت ڕەوایەت جمهوری ئیسلامی ئەوەز میشەوەت ئێوە ئیشێ فەرامۆشکن ئێوە ئیشە شوێن ئازادیانە گەڕێن فرامۆشیکەن ماڵەکە ئاریگرکەوە دەرەک پشتی سەرتان تەماشا مەکەن فرامۆشیکەن حافزە ئێڕەیسیکەن پاکیکەن دلیتیکەن وایەشی بێت با کلیپەکەشی بوێنن به پشت سر نگاه نکن دلت میگیره همسفر خاطره های خوب تو بردار و با خودت ببر بردار و با خودت ببر بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده تو هم بیا و مثل من برود نیار حالت بده برود نیار حالت بده برود نیار که تو دلت امید تو آتیش زدن برود نیار کیا خوبم برود نیار کیا بدم یه کوچه اجباری ببین زخماتو یادش نمیره جسم تو میبخشه بهت روح تو اما میگیره تو هم بیا و مثل من برود نیار حالت بده بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده کی خونم و آتیش زده کم
اشتباهی در زدی تو هم بیا و مثل من به رود نیار حالت بده بذار فراموشم بشه کی خونم و آتیش زده کی خونم و آتیش زده با هر مرور خاطره با عشقای گونه نشین ببین تو آغوش جهان نه جا داری نه سرزمین ادامه قصه‌مونو به بغض 100 ساله ببخش به برگی از تاریخ ما افتادن از عرش به فرش افتادن از عرش به فرش داکەوتن لە کوردیەت بەرەو ڕەزاڵەت بەڕەو چەپەڵی بەرەو انقیاد بەرەو بەردەگی بەرەو ئێرانیەت و بەندگی و بەردەگی و سەفاحەت بەرەو ئەو پەڕی حەیوانیەت ڕاستەکە خەریکە نەسیحەتتانەکە شاید تۆ بەم کۆچەت ئەو کۆچەکە کردەیەژێ لە شنجاتدا بەڵام ڕۆحە ئەسیر بوو بەگەڕێر و بچۆرۆ ئەو 1 مترە جێگە لەسەری دانیشە فرامۆشیکە بێڵەبام جوولەکە بۆ خۆی حەیتەرانکە لەو سەرزەمینە بێڵەبا ماهیەتی بگۆڕێ بێڵەبا سوارم ملت تۆ بوێ وات بێژێ ئێوەمانانێ وا تەعقیبە حیچێکتان نەکرد لەم سەرزەمینە فکرتان کرد های دیگر قسەی وا پێ بیکە نەڕوویت بگەڕێ بزانی کێ گوگوش دروستەکە گوگوش بۆ دروست ئەوێ لە پڕێکا چه ئتفاقێکەکەوێ لەم سەرزەمینە ملیاردها دۆلار خەرجێ جەشن و موسیقی و تەلەڤیزیۆن و کارهایەکەکرێ کە بازدەهی نییە سینەمایەکدا ئەنێن کە بازدەهی وە فرۆشی نییە وە پولی لێ دەرنایەوە بە فاوندە دەوڵەتی وە سەرمایەدارهای گەردەن کڵفت ئەڕواتە ڕێوە بۆچی ئەم کارەکەن ئێرانیەت هیچێک نییە جز تامە حەلیم تامە قاورمە سەوزی ئێرانیەت هیچێ نییە جۆز تەرانەکانە گوگوش تەرانەکانە نوشافەرین ئێرانی هیچێ نییە جۆز مەجەلاتە مختلفە ئادینە و سخەنە ڕووز و جوانان هیچێ نییە جۆز ئەوانە و ئەوانە لەو ڕۆژەکەم کۆرپۆرێشنیانە دانیاگە تا ئیستە پەدەرپیشەن هەرچی کوڕە گشتی نیست کە سەرسەری جێگەکانە باوکە خۆیان باوکە شەهرامە شەپپەڕە سەرهەنگە ئەرتش ئەو بوو لەگەڵ سەرهەنگ ئەمیر قاسمیە دختەرە شایستەیان لە ئێران دروست کرد بچۆ شەهرامە کوڕی گۆرانی وێژە من گورگەم و تۆ بەڕە من کوهەم و تۆ دەڕە باڵێ ئاغای ئەمیر قاسمی تەلەڤیزیۆن لۆس ئانجلسی هەست باڵێ بچۆ خانمە مەهرەنگیزە کار ئەوی تۆ فعالە حقوق زەنان بۆ تۆ حقوقدان بۆ تۆ ڕمزان کێ نەمانە لە فاحشەخانە بۆت ئدارە ئەکەن تا پلەی ئاخیر ڕۆشن فکری لە 16 ئەحتجاج بۆت دروست ئەکەن تا دەرم تدادە شەب بۆت دروست ئەکەن یەک کۆمپانی دروستیەکە یەک سەرچاوەی ماڵی دروستیەکە بۆ کام حەقیقەت بۆ حەقیقەتەی تەمامە مقاومەتەکانە ئێمە بکوژن ئێمە بوون ناو تەسویرێکی وهمەنگیز و مشتێک جوولەکەی بێشەرەف ببن بە ساحبە سەرزەمین و وجودە ئێمە نەک سەرزەمین و خاکە ئێمە لەشە ئێمە ڕەوانە ئێمە وجودە ئێمە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ اتفاق مەیمونێک بوو و زهوری هیچ بێڕەبت نەبوو بۆ ئاخری مەرحەلەی کۆرپۆرێشنی یەهود و مەشیای ئێمە بەهاتایەنە تا ئەم یەهودمانە بەخستایە حتمەن واسە چون تاکە تریبوون بووین تا ئەم دەقیقە بەرمان بێگرتن و نایەڵینەوە اتفاقە بکەفێ و نایەڵین ئەمانە بە گەلە کۆمەیەکە لە ئێمەی ئەکەن نیاتە خۆیان بۆ نەبەرەوە